لە ناو چەدابڕاوەکانی سنووری مووسڵ ژمارەیە گوند هەن تا ئێستا دانیشتوانەکانیان نەگەڕاونەتەوە سەر ماڵەکانیان بە تایبەت ئەو گوندانەی کەوتۆنەتە سنووری ناحیەی نەمرود سەر بە قەزای حەمدانیە لە دەشتی نینەوە. نزیکەی 3 ساڵە ئەو ناوچانە لە ژێردەستی تیرۆریستانی داعش ئازاد کراوتەوە. 25 گوند کەوتۆنەتە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق تاوەکو ئێستا دانیشتوانەکانی نەگەڕاونەتەوە سەر ماڵەکانیان. زۆر جار شانستوەکانی تیرۆریستانی داعش لەو گوندانە خۆیان ڕێک دەخەنەوە و پەلاماری هێز عێراقیەکان دەدەن. ئەو دەشتای یاپان و بەرینەی ناوچەکە و خانوە چۆڵەکانی گوندەکان بۆتە پەناگەیەکی باش بۆ شانەنووسەکانی تیرۆریستانی داعش و ئاژەڵە چیویەکان. ئێرە گوندی حەمێدانە کەوتۆتە بازنەی ئەو 25 گوندەی کە تا ئێستا خەڵکەکەی نەگەڕاونەتەوە سەر گوندەکانیان. هذا بيت أخويا وهذا بيتي وبيت أخويا وبيت ولد عمي هذول. ئەو پیاوە ناوی عامر سعدونە دەڵێت من شێخی هۆزی حەمێدانم خۆی و دوو برازای گەڕاونەتەوە گوندەکەیان. ئەو دەڵێت چەند مانجێک بەر لە ئێستا تیرۆریستانی داعش دەهاتنە گوندەکانیان شەوان هێرشی سەر هێزە ئەمنیەکانیان دەکرد بەڵام ڕۆژێکیان فرۆکە زەنجەکان چەند جارێک تیرۆریستەکانیان بردومان کرد لەو کاتیوە تیرۆریستەکان ڕۆیشتن و نەهاتوونەتەوە گوندەکەی ئەوان. ضاربين القوات المسلحة متعرضين لهم متعرضين للشرطة. هێرشی سەرهێزە ئەمنیەکان و پۆلیسیان دەکرد شەوانە لە ناو گوندەکان کۆ دەبوونەوە و پیلانیان دادەنا دەردەچوون تا بەرە بەیان دەگەڕانەوە. چەند مانجێک بەر لە ئێستا فڕۆکە زەنجەکان ئەوانی بردومان کرد. سپاس بۆ خوا لەو کاتیوە تا ئێستا نەگەڕاونەتەوە گوندەکەی ئێمە. سەبارەت بەو گوندانەی چۆڵن و خەڵکەکەی نەگەڕاونەتەوە سەر ماڵەکانیان بەڕێوبەری ناحیەی نەمرود دەڵێت بەشێک لە دانیشتوانی گوندەکان ئەو کاتانەی تیرۆریستانی داعش لێرە بوون لەگەڵ داعش بوون بۆیان نییە جارێکی تر بگەڕێنەوە سەر گوندەکانیان. هو مثل ما تعرف هذه المناطق تأذت بسبب الإرهاب ومن بعدها العمليات العسكرية. ئەو ناوچانە زیانیان بەرکەوت بەهۆی جەنجی ئازادکردنەوە خەڵکەکەشی هەمووی ئاوارن بەشێکیان دەستیان کورتە و لە توانایاندا نیە خانووەکانیان ئاوەدان بکەنەوە تاوەکو بگەڕێنەوە سەر ماڵەکانیان. بەشەکەی ترشیان ئەو کاتانەی داعش لێرە بوون لەگەڵ داعش بوون و پاڵپشتی داعشیان دەکرد ئەوان بۆیان نییە بگەڕێنەوە سەر گوندەکانیان هەر بۆیە گوندەکان بە چۆڵی ماوەتەوە. چەند مانجێک بەر لە ئێستا ژمارەیەک خێزانی دانیشتووی ئەو گوندانە گەڕانەوە گوندەکانیان بەڵام لەگەڵ گەیشتنیان بۆ گوندەکە لەلایەن تیرۆریستانی داعش دەستڕێژی گوڵیان لێکرا و 4 گەنجی ئەو گوندە کوژران. ئەم ڕووداوەش ترسی لای ئەو خەڵکانە دروست کرد کە بەنیاز بوون بگەڕێنەوە گوندەکانیان. گەیلان بۆتانی کورسات نیوز دەشتی نینەوە.